کردنەوەی نەخۆشخانەی ئاسا کە خۆتان ئەزانن نەخۆشخانەی ئاسا یەکێک بوو لەو نەخۆشخانانەی کە لە هەرێمی کوردستان و هەروەها لە وڵاتی عێراقیشدا یەکەم نەخۆشخانە بوو کە بۆ چارەسەربوانی کۆرۆنا دروستکرا. طبعا نەخۆشخانەی ئاسا لە کاتی خۆیدا پێشەنگی بوو لە دروستکردنی نەخۆشخانە و هەروەها لە ئەو شێوە دروستکردنی نەخۆشخانەیە تاکو ئێستا لە هەم هەرێمی کوردستان و هەم لە عێراقیشدا ڕووی نەدابوو. ئەوە بوو کە ئێمە دەستمان کرد بە دروستکردنی نەخۆشخانەی ئاسا پێشبینی بوو کە کۆرۆنا لە هەرێمی کوردستانە هەبێت و بڵاو بێتەوە. ئێمە پێشبینیمان بۆ ئەو بوو کە بڵاوە بێتەوە و بەداخەوە دوای ئەوەش بە شێوەیەکی زۆر بەرچاو کۆرۆنا لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بڵاو بووە و خۆشتان ئەزانن چەندین قوربانی لێکەوتەوە. دەستگای تەندروستی پێشمەرگە بە هەماهەنگی چەندین خێرخواز و چەندین لایەن توانیمان دەست بکەین بە دروستکردنی نەخۆشخانەیەک بۆ توشبوانی کۆرۆنا و مودەکەشی کە ماوەی 10 ڕۆژماندا نابوو. سەرەتا بڕیار بوو نەخۆشخانەی ئاسا 35 تەخت بێ. لە ناوەڕاستی کارە بڕیارمانە کە نەخۆشخانەی ئاسا ژمارەی تەختەکانی بەرزکەینەوە بۆ 65 قەرەوێڵە و هەروەها بڕیارمانە کە مختبەری مۆلیکولەر لە ناو نەخۆشخانەی ئاسا و فەحسی PCR بۆ توشبوانی کۆرۆنا بۆ یەکەم جار لە هەرێمی کوردستانە لە نەخۆشخانەی ئاسا دروست بکەین. من ئێستا پاش تێپەڕبوونی 1 ساڵ بەسەرکردنەوەی نەخۆشخانەی ئاسا خۆتان ئەزانن کە ئێستا ئێمە هەم وڵاتانی جیهان و هەم عێراقیش لەبەر دەم بڵاوبوونەوەی شەپۆلێکی نوێی کۆرۆنایە. بەڵام ئەوەش لەبەر چاو بگرین کە لە ئێستاە چەندین کۆمپانیا لە وڵاتانی جیهانەوە دەستیان کردو بە دروستکردنی ڤاکسین و خۆشبەخشانە ئێستا ڤاکسین لە هەرێمی کوردستانیش وجودی هەیە و وردە ئێمە دەستمان کردو بە کوتانی ڤاکسینی کۆرۆنا بۆ ئەوەی کە لە سەرەتا دەستکراوە بە کوتانی کارمەندان و پزیشکانی کەرتی تەندروستی و پاشانیش ئەو کەسانی کە پێویست بێت بە پێکوتەی دژی کۆرۆنا ئەکوترێن. من ئێستا ئامارێکتان پێشکەشەکەین کە ئاماری ئەو مودەی نەخۆشخانەی ئاسا بووە کە هەم ژماری نەخۆشی تایە و هەم ژماری ئەو کەسانی تایە کە لێرە چارەسەری وەرگرتووە. خۆتان ئەزانن نەخۆشخانەی ئاسا چەند بەشێک بووە. بەشیشیان بریتی بووە لە کلینیکی دەرەکی نەخۆشخانەی ئاسا کە ئەو نەخۆشانەی کە لە ماڵەوە بوون یاخود پێویستیان بۆ تەنها پزیشکێک ببین و بڕۆنەوە لە ماڵەوە عیلاجەکانیان بۆ بنووسێوەری بگرن و بەشی دووەمی ئاسا کە یەکێک بووە لە بەشە زیندوەکانی بریتی بووە لە تاقیگەی مۆلیکولەری ئاسا کە بە شانازیەوە یەکێک بۆ لە پێشکەوتوترین تاقیەکان کە لە هەرێمی کوردستانە هەیە و هەتاکو ئێستاشی پێوە بێت تاقیگەی نەخۆشخانەی ئاسا بەردەوامە لە خزمەتکردن و هەروەها بەشی سێەممان ئەوە بووە کە ئینپیشنت واتە ئەو نەخۆشانەی کە هاتوونەتە ناو نەخۆشخانەی ئاسا ماونەتەوە پێویستیان بە ئۆکسجین بووە بەڵام پێویستیان بە چاودێری ورد نەبووە. بەشی سێمی ئەو نەخۆشانە بریتی بوون لەو نەخۆشانەی کە پێویستیان بە چاودێری ورد هەبووە لە نەخۆشخانەی ئاسا. ژماری ئەو پشکنینانەی کە بۆ تەنها نەخۆشانی ئاسا کراوە لە مودەی 1 ساڵی کارکردنا کە تا ئەمڕۆکە بریتە لە 1998 فەحسی سواب واتە فەحسی ئەوی کە پێڵەن لوت خەڵک بۆ ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەی ئاسا ماونەتەوە و ئەو نەخۆشانەی کە پۆزتیڤ بوون واتە ئەو نەخۆش لەو ڕێژەیە کە 1970 فەحس کراوە 2090 کەس لەو کەسانە هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا بوون و لێرە تەشخیص کراون. ژماری پشکنینی خوێن بۆ ئەو نەخۆشانەی کە لە ناو نەخۆشخانەی ئاسا ماونەتەوە ژمارەکە بریتە لە 2080 پشکنینی خوێن بۆ کۆی ئەو نەخۆشانەی کە لە نەخۆشخانەی ئاسا ماونەتەوە. بینی نەخۆش و چارەسەرکردن لە نەخۆشخانەی ئاسا لە مودەی ئەو ساڵەدا بریتی بۆ لە 3386 نەخۆش کە لە کلینیکەکانی ئاسا چارەسەر کراون یاخود ڕێنمایی و چارەسەریان پێدراوە بۆی چارەسەر وەرگرت. 907 نەخۆش لە ماوەی 1 ساڵدا لە نەخۆشخانەی ئاسا داخل کراون و ئەو نەخۆشانی کە لە دەرەوەی سلێمانیەوە واتە لە دەرەوەی پارێزگای سلێمانیەوە گوازراونەتەوە بۆ نەخۆشخانەی ئاسا. خۆتان نەزانن لە زەمانێک لە زەمانەکان زۆربەی شارەکانی هەرێمی کوردستان نەخۆشخانەی کۆرۆنای تیان نەبووە. 257 نەخۆش لە نەخۆشخانەکانی تری دەرەوەی شاری سلێمانی و پارێزگای سلێمانیەوە گوازراونەتەوە کە کۆی محافەزەکانی تیان نەخۆش وەرگیراوە لە بەغدا لە کەرکووک دهۆک هەولێر کۆیە ڕانیە و گەرمیانیش. لەو ژمارە 3 نەخۆش کە کاتێک گەیشتونەتە نەخۆشخانەی ئاسا پێڵێن DOA یعنی پێشەوەی بگەنە نەخۆشخانە گیانیان لەدەستداوە و چاکبوونەوە 3097 نەخۆش لە نەخۆشخانەی ئاسا چاکبوونەتەوە نەخۆشخانەیان بەجێهێشتووە. ئامێری هەناسەدانی دەستکرد 9 جار بەکارهێنراوە بۆ ئەو نەخۆشانە کە پێویستیان بووە و ئامێری سیپاپ کە ئامێری هاوکاری هەناسەدانە 467 جار بەکارهێنراوە واتە بۆ 467 نەخۆش بەکارهێنراوە.
فەسی PCR واتە ئەو فەسی پشکنینی PCR بۆ نەخۆشانی کۆرۆنا نزیکەی 15,100 نەخۆش بێ شیکاری بۆ کراوە و شیکاری خوێن بە بەشەکانی تر کە داخل کراون بریتە لە 2350 و شیکاری دژەتەن IgG و IgM 4250 نەخۆش لە نەخۆشخانەی ئاسا شیکاری دژەتەنی بۆ کراوە. ئەوەی جێگەی شانازی گەورەی دەستگای تەندروستی پێشمەرگە و نەخۆشخانەکانی شۆڕشە ئەوەیە کە کۆی ئەو کارانەی کە لێرە کراون بە جیاواز لە شوێنەکانی تر هەر هەمووی بێ بەرامبەر بووە. هیچ نەخۆشێک تەنانەت لە کلینیکە ڕایشکاریەکانی سەر بە نەخۆشخانەی ئاسا لە تاقیگەی مۆلیکولەر هیچ کاتێک ئێمە بەشێک نەبووین لە کلینیکە ڕایشکاریەکان و هیچ بڕەپارێک لە هیچ کەس وەرنەگیراوە. تەنانەت ئێمە پێشنیارمان کردووە لە کاتی خۆیدا بۆ بەڕێزان لە وەزاری تەندروستی کە تاقیگەی مۆلیکولەری ئاسا ئامادە بووە کە بۆ ئەو کەسانی کە خوێنکارن ئەو کەسانی کە پێشمەرگەن نەخۆشن ئەچنە دەرەوەی هەرێمی کوردستان و تەنانەت بۆ هاوڵاتیانیش کە سەردانی دەروی هەرێمی کوردستانەکەن ئێمە پێشنیارمان کردووە کە بێ بەرامبەر ئامادەین کە ئەو فەسانە بکەین کە بڕوات بۆ هەر شوێنێک کە پێویست بێت. ئێستا خۆشبەختانە لەم کاتیانە نەخۆشخانەی ئاسا هیچ نەخۆشێکی تیانە لەبەرەوەی ئێمە ئێستا خەریکی دووبارە تاقیمکردنەوە واتە پاکشکردنەوەی هۆڵەکان و قاوشەکان و سێرڤسکردن و سیانەکردنی ئامێرەکانی ناو نەخۆشخانەی ئاساین و بەشی مۆلیکولەر لە نەخۆشخانەی ئاسا خەریکی ئیشی خۆیەتی لە ئێستاە و خەریکی ئەو فەحسانەیە کە ئیکات ئێمە خەریکی ئامادەکارین بۆی ئەو نەخۆشخانەی هەر کاتێکی تر پێویست کات ئێمە مودەی تەنها یەک هەفتەمان پێویستە بۆی بتوانین وەکو چۆن وەختی خۆی بەڵێنمان ناوتوان لە ماوەی 10 ڕۆژدا نەخۆشخانەی ئاسا دروستەکەین و شاید حاڵ و بەڵگەکان لای زۆربەتان ماون کە ئێمە نەخۆشخانەیەکی بەم شێوە بەبێ ئەوی هیچ کولفێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر هاوڵاتیان بکەوێ ئێمە نەخۆشخانەی ئاسامان لە ماوەی 8 ڕۆژدا دروست کرد نەک 10 ڕۆژ کە 65 قەرەوێڵە بووە و یەکەم نەخۆشخانەی لەو شێوە بۆ لە هەرێمی کوردستان و ئێستاش تەنها یەک هەفتەمان پێویستە بۆی ئێمە توانین هەم ئامێرەکان پاکش بکەینەوە و هەم ناو قاعەکان تعقیم بکەینەوە بۆی ئەگەر خوا نەخواستە شەپۆلێکی تر لە هەرێمی کوردستانە بڵاو بووە بۆ ئەوی بتوانین ئەو کارە جێبەجێ بکەین ئەگەر مەجالمان بێ بەڕێزم. ئەوەی کە هەیە ئێستا ئەوکو خۆتانەی بینن لە هەرێمی کوردستانە وردە وردە ژمارەی کۆرۆنا توشبوانی کۆرۆنا بەداخەوە وردە وردە بەرەوبەرزبوونەوە ئەڕات هەرچەند ئێمە هیوامان وایە کە زۆر باشتر لە جارانی پێشوو ئەتوانین کۆنتترۆلی کۆرۆنا بکەین لە هەرێمی کوردستانە بەهۆی ئەوەی کە هەم ئێستا ئێمە ساڵێک تێپەڕ بووە بەسەر نەخۆشی کۆرۆنا و خیبرەیەک و کارمەند و پزیشکانمان خیبریان لەگەڵ پێشکەشکردنی خزمەتگوزاری تەندروستی هەیە بۆ ئەو نەخۆشانەی کە تووشی کۆرۆنا ئابن و هەمیش ئێمە بڕوامان وایە کە ژمارەیەک لە هاوڵاتیان کە ژمارەکەش کەم نییە لە هەرێمی کوردستان لە ماوەی پێشوودا بوون بە هەڵگیری کۆرۆنا و چاک بوونەتەوە کەواتە ئێستا هەڵگیری دژەتەنن دژی کۆرۆنا. ئێمە لێرەوە هیوای جەژنێک و ئۆتڵەیەکی خۆش بۆ گشت هاوڵاتیانی هەرێمی کوردستانە خوازین بەڵام داواکارین کە ڕێکارەکانی خۆپارێزی بەکار بێنن و تکایان لێ یەکەین کە کۆمەڵبوون و کۆبوونەوە لە شوێنە داخراوەکاندا لەم جەژنانە دابان نەکرێت و هیوادارین جەژن و خۆشیەکانمان نەبێتە هۆی ئەوەی کە ژمارەیەکی بەرزتری کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار بکرێ و بێتە هۆی گیانە دەستدانی ژمارەیەکی تری خەڵک بە کۆرۆنا جارێکی تر. من سپاس بۆ ئێوە سپاس بۆ هاوڵاتیان و سپاس بۆ ئەو کەسانی کە هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی نەخۆشخانەی ئاسا بەڕاستی ئێمە بە شانازیەوە بە ئێوەی دەڵێن کە جگە لە هاوکاری کۆمەڵێک خێرخواست و جگە لە هاوکاری هەندێک لەو شوێنانەی کە زۆر هاوکارمان بوون و کۆمپانیای ئاسیا سێڵ پایۆنێر و هەروەها ئەو خێرخوازانەی کە ئێریان دروست کرد کە ناتوانم ناوی هەمویان بێنم ناوەکانیان نووسراوە و بەڕاستیش پشتیوانی و هەوڵ و هیمەتی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی و وەکو یەکێتی نیشتیمانی چەندین جار هاوکاری نەخۆشخانەی ئاسیان کردو. غێری ئەوە ئێمە هیچ بڕەپارەیەک لە کەرتی حکومی بۆ نەخۆشخانەی ئاسا و بۆ چارەسەرکردنی ئەو 10,000 کەسەی کە فەحسیان بۆ کرا و نەخۆش بوون هیچ بڕەپارێک لەسەر حکوومەتی هەرێم و لەسەر بودجێ حکوومەت دەرنەچەوە بۆ دروستکردنی نەخۆشخانە. جوابی کامتان بەمەوە ئێستا نەخۆشخانەی ئاسا تاقیگەی مۆلیکولەری ئیژەکە ڕۆژانە فەحسی تیاکرێ ئەو نەخۆشانەی کە پێویستیان ئێمە فەحسیان بۆکەین و هەروەها فەحسی دژەتەنەکەین بۆ ئەو کەسانی کە ئایا ئەتوانن ڤاکسینی کۆرۆنا وەرگرنیان نا یاخود دژەتەنیان هەیە یان نیانە و ئێمە نەخۆشخانەکەمان ئامادەیە هەر کاتێک کە ئەگەر خوا نەخواستە نەخۆشەکە جارێکتر بڵاو بێت ئێمە یەک هەفتەمان پێویستە بۆی نەخۆشخانە بکەینەوە. ئەمە یەک. دووەم نەخۆشخانەی ئاسا ئەگەر ئێمە توانیمان کۆرۆنا تێپەڕێنین نەخۆشخانەی ئاسا ئەبێتە گەورەترین نەخۆشخانەی چاودێری ورد
لە ناو شاری سلێمانی. پێشبینتان چیە بۆ ئەم بەهارە ینی ئایا شەپۆلی کۆرۆنا دووبارە دروست ئەبێتەوە تاوەڵداتەوە ئایا کۆنسیلە جارەکان دووەم پرسیارم بۆ گرفتەی کە هاتووە بۆ کارمەندای تا چەند بەشی ئەوە دراوەکوون بۆشانی ئاسا بە بۆشانەکانی ئێمە پێشبینیمان وایە ئەگەر سەیری ڕاگەیاندنی ئێمە بکەن ئێمە زۆر کەم لە مودەی کۆرۆنا ئێمە زۆر کەم لە مودەی کۆرۆنا کۆمنتمان هەبوو لەسەر ئەو شتانەی کە ڕوئەدا بەهۆی ئەوەی کە ئێمە بڕوامان وایە کۆرۆنا مەسەلەیەکی بەحت پزیشکی و زانستیە پێویست بە تێکەڵاوکردنی بە سیاست و خۆدەرخستن ناکە ئێمە قەناعەتمان وایە ئەو شتێک کە تاقیەکانمان پزیشکەکانمان پێمان ئەڵێن تەنها ئەو شتانە لە ڕووی زانستی وەرەگیرێ چەندین داتای زانستی و ڕێکوپێکمان پێشکەشی بە ئەو لایەنانە کردووە کە پێویستیان بووە کە داتای زانستیان پێشکەشکەین و ئێستاش دەرگای نەخۆشخانەکانمان واڵایە بۆیە هەر کاتێک کە تویسترا بەحسی لەسەر بکەین ئێمە بڵێن لەبەر ئەوە ئێمە بڕوامان وایە بڵاوبوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستانە لە مودەی داهاتووە لەم ڕێژەی کە ئێستا هەیە بڕوامان لە ڕێژەی لە 120 بۆ 25 لەوەی ئێستا زیاتر بەرزە بێتەوە ئەگەر هاوڵاتیان خۆپارێزی نەکەن ئەگەر خۆپارێزی بکەن لەم ڕێژەیە تەسەور ناکەم لە ڕێژەی لە سایەدەت زیاتر بێ ئەگەر هاوڵاتیان خۆپارێزی بکەن و ئێمە من گەشتبینم بۆی کە ئێمە ئینشاءالله ئەم شەپۆلەی کۆرۆنا بەسەرکەوتووی ئەپەڕێنین دەبەر ئەم هاوڵاتیان ئەبێ زیاتر وشیار بن لەوەی کە چی بکرێ و ئێمە ژۆک و کەرتی تەندروستی زیاتر خیورەمان هەیە لەگەڵ ئەوەیە و مەسلەی ڤاکسین نەخێت تاکو ئێستا هیچ بڕە ڤاکسینێک بەدەست ئێمە کو دەستگای تەندروستی پێشمەرگە نەگەیشتووە بەڵام تەنسیقمان لەگەڵ تەندروستی سلێمانیا هەیە و ئەمڕۆ نووسراومان کردو بە ژمارەی کارمەندانەوە کە ئەگەر بێت خۆی ئەو بڕە ڤاکسینەی کە هاتووە بڕێکی زۆر کەم هاتووە بۆی ئاگادار بن وابزانم ئەو بڕە ژمارەیەکی دیانراوە بۆ ئەو هاوڵاتیە سینیانەی کە لە هەرێمی کوردستانە کارەکەن یا ژیان بەسەرە بن ژمارەیەکیان دانراوە بۆ ئەوانە ژمارەی کە ماوەتەوە بەسەر سنتەرەکانی کۆرۆنا دابش کراوە ئەمڕۆ ئێمە نووسراومان کردو بۆی لەو بڕە بەشێکی بەر کارمەندان و پزیشکانی ئاساش بکەوێت بۆی بتوانە لەباسارەکان لە مۆڵەکان بێ ماسەکەڕێن بەڵام بەراوردی دێن لەگەڵ ساڵی ڕابردوو کە چەند بابەتی ڕێماییەکانە بوون ئێستا دەبینین کەمترە ئاماری متن کەمتر بووەوە نەخۆشخانەیە داخراوە دەلالەت نیە لەوەی کۆرۆنا بوو لە کەم بوو ئێستا ئێمە لە زەمانێک لە زەمانەکانە زۆربەی ئێوە و کەناڵەکانی ڕاگەیاندن شایەتی و حاڵن کە پشت بەستن بە داتا پزیشکانی خۆمان ئێمە قەناعەتمان وا بوو کە نزیکەی لە 130 بۆ 35 هاوڵاتیان تووشی کۆرۆنا بوون لە هەرێمی کوردستان و بە تایبەتی دیش لە شاری سلێمانی ئەوەی کە ئێستا ڕوەدات ئەو بڕوازانستی ئێمە دەرەخا کە بەڵێ ژمارەی زۆری هاوڵاتیان تووشی کۆرۆنا بوون لە زەمانێکدا کە بە تایبەتی لەو کاتێک ئێمە پێشبینیمان کرد کە ژمارەکە زۆر بەرزەبێتەوە بۆ نمونە لە مانگی لە مانگی 8 تا مانگی 12 ساڵی ڕابردوو ژمارەیەکی زۆر بەرزی کۆرۆنا لە هەرێمی کوردستان تۆمار کرا و هەر ئەو کاتەش بوو کە تاقیگەی مۆلکولەری ئاسا هەندێک ئەگەر خۆتان بەبیرتان بێت و بەداخیشەوە بەشێکیش لە ڕاگەندکارەکان کە هاوکارمان نەبوون لەو کاتەیە تاقیگەی مۆلکولەری ئاسا ڕایگەیاند کە پێشبینیە کات جۆرێکی تر لە کۆرۆنا لە هەرێمی کوردستانە بێت و لە زەوربەی ناوەندەکان هەم تووشی ئێمە هەندێک لە بربەست بووین و هەندێک هەم لەلایەن بەداخەوە لایەن ڕاگەاندنیشەوە لە هەندێک لە ڕاگەانەکان بێڕەحمانە لەسەر تاقیگەی مۆلکولەری ئاسا ئێستا دەرکەوت کە تاقیگەی مۆلکولەری ئاسا لە زەمەنی خۆیدا یەکێک بۆ لە پێشکەوتترین تاقیەکانی لە هەرێمی کوردستانە و پێشنیاز و پێشبینیەکانی زۆر ڕاست بووە و دوای 2 مانگ لەوەی کە پێشنیار کراوە لە تاقیگەی مۆلکولەری ئاسا کە لەوانەیە کۆرۆنا نەو جۆرێکی تری بێت هەرێمی کوردستانەوە پاش 2 مانگ لە هەرێمی کوردستانە سلمێدا کە جۆری تری کۆرۆنا لە هەرێمی کوردستانە لە هەولێر هەبووە و ئێمە وەکو بڕوای زانستی خۆمان تەسەوڕەکەین لە سلێمانی شەهابێت. دکتۆر شەماڵ ڕژێکی زۆر خەڵک لە سلێمانی توش بووە خۆشخانەکانیش کوشتنیان بۆ کاندوری لێوەرگیان لا ئێوە بابەنداری توێژینەوەکە بوو لەسەر کۆرۆنا بکرێت کۆمەڵە بابەتێک هێشتا ماوە کۆمەڵە پرسیارەیە وەڵامی نەدراوەتەوە لەسەر کۆرۆنا لێرە هیچ وەڵامی کراوە هیچ توێژینەوەیەکە بوو ئەمڕۆ ئەم ئێستا پێشەوەی بێنە لای بەڕێستان لەگەڵ چەند خوێنکاری دکتۆرا و ماجستێر دانیشتوین هەموو داتاکانی ئێمە بۆی زانیاریتان هەبێ ئێمە دوابەیەکی ئەو نەخۆشانەی کە داخل بوون ڕۆژانە بە 4 سەعاتی ینی هەموو نیو سەعات جارێک
ئەوانەی کە لە عنایە مرەکەزە بوون ئەوانەی تریش کە لە دەرەوە بوون بە شایەتی نەخۆشەکان هەموو سەعاتی جارێک هەموو داتای پزیشکیان لێوەرگیراوە و لە فایلدا خەزم کراوە و ئەو پشکنینی خوێنەکانیان پشکنینی جەسەدیان توانایان هەناسەدانیان ڕێژەی ئۆکسیژن هەمووی لای ئێمە پارێزراوە ئەو عیلاجانەی کە بۆمان بەکارهێنانەوەی پارێزراوە هەر ئەمڕۆ لەگەڵ چەند خوێندکارێکی دوکتۆرای دانیشتوین هەموو داتاکانمان بەردەستە بۆی کە بێن توێژینەوە بکرێت ئێمە هاوکار و هەماهەنگە بین و کردوشمانە خۆشمان هەندێک لە توێژینەکانمان کردو و ئینشاڵڵا لە داهاتووە نتیجەکانی ڕاگەین ئەیبینن. ئەم ڤاکسینە کە لەرێمی کوردستان بەکاردێت تا کوێستا لەلایەن دەستنیشتەوە پەسەند نەکراوە تەنها بۆ حاڵەتی چۆڵی ئیمرجنسی نەبێت ئەم ڤاکسینە کە لەرێمی کوردستان بەکارهاتوە تا کوێستاوی کە هەیە لەسەر باڵی کارمەندانی تەندروستی تاقیکراوەتەوە کاریگەریەکی داواکەی کاریگەری خراپی هەبووە یان بۆ چونیەوە لەسەر ئەو ڤاکسینە چیە کە لە بیۆشۆ پەسەندی نەکرد هیچ کاریگەریەکی لاوەکی بە منەوە بینن ئێستا من ڤاکسینی کۆرۆنام وەرگرتووە ڤاکسینی کۆرۆنام خۆم وەرم گرتووە ئەو ڤاکسینی کە لە هەرێمی کوردستانە هەیە ئێمە هەستمان کرد پێویست ناکە بەڕاگەیان بڵێن بەڵام مادام بەڕێز پرسیارت کرد من 2 ڕۆژە ڤاکسینی کۆرۆنام وەرگرتووە و تەندروستیم زۆر باشە و هیچ کێشەیەکم نییە. بۆ ڕاگەیانداران هەمویان ئاگادارن کە قسەی تەندروستی سلێمانی قسەیەوە هەندێک کات ناکۆ بوو یا جیاواز بوو. من بە ناکۆکی نایبینم لە وەکو هەموو شتێکی تر لە جیهاندا ئەگەر ئێوە سەیری ئەمریکا بکەن ڕێکخراوی ئەوان CDCیان هەیە سنتری کۆنتترۆلکردی نەخۆشی گواستراوەکان لەگەڵ WHO زۆر جار ڕێیان جیاواز بوو زۆر ئاساییە ڕێی زانستیمان لە کۆمەڵک تا جیاواز بێ و زۆر ئاساییشە ئێمە دوو بەڕێوەبەری گشتی تەندروستی لە سلێمانیە لەوانەیە سیاسەتی کارکردنمان جیاواز بە شەر نیە هیچمان غەڵەت بین ئێمە هەردووکمان ئێمەش و تەندروستی سلێمانیش بنیش و بەڕێز دکتۆر سەباحیش هەردووکمان کارمان کردو بۆ ئەوی خزمەتی ئەم شارە بکەین من بە ڕێگەی خۆم بەڕێزیشی بە ڕێگەی خۆی هەردووکمان هەوڵماندا ئەو کارێکی ئێمە یکین ئیشەکەمان برژێتە خزمەتی تەندروستی ئەم شارە باشە پرسیارێک ئەگەر ئێمە منافەسەیەکی زۆر ڕێکوپێکی جوان بکەین بۆ دروستکردنی نەخۆشخانە شاری سلێمانی تەنها نەخۆشخانێ تەنها شارە لە هەموو عێراقدا 6 نەخۆشخانەی کۆرۆنای تێدا کراوەتەوە ئەگەر ئێمە ئەومان نەکردە ئایا ئەو باش بۆیان خراپ بۆ ئایا دروستکردنی نەخۆشخانەی ئاسا ئەوانیش لە بەرامبەر نەخۆشخانەی ئاسا شەید ئاسۆ هەبووە ئایا باش بۆیان باشنەوە لە دوو نەخۆشخانە خزمەت بکرێ لەبەرەوە من بە ناکۆکی نابینم بەعکسەوە ئێمە لە شاری سلێمانی هەردوو بەڕێوەبەری گشتێکە هاوکار و هەماهەنگین بەڵام زۆر ئاساییشە لە ڕووی سیاسەتی بەڕێوەبردنی تەندروستی و جیاوازیمانێت. نەخێر من ئەڵێم پێویست ناکا بکرێ کراویان نەکرا ئەو شتێکە ئەو ئێوە توان شۆفی بکەنەوە پەیوەندی بە ئێمە لە ڕووی زانستی و کاریتیاکەین ئێمە لە ڕووی زانستیەوە ئەوەمان لەسەرەکە ئەو ڕێنمایانەی کە لە وەزاری تەندروستی و لە منەظەمەی سەحی عالەمیەوە بەمان دێت ئێمە جێبەجێ بکەین و دواوتەشمانەوەی ئێمە دەستگای تەندروستی پێشمەرگە هەموو کاتێک هەماهەنگین و ئێساش دەرگای نەخۆشخانەکانمان بە کۆی هەموو نەخۆشخانەکان کراوەتەوە و هەر کاتێکیش پێویست بێت چۆن شانمان خستە بەر شەڕی ڕوبەڕبوونەوەی داعش ئاوە شانمان خستە بەر ڕوبەڕبوونەوەی کۆرۆناش و ئێمە لەگەڵ ئەوەیە کە ڕامان نەگەیاندووە ئێمە لە مودێ ڕابردووە ئێمە شەڕی ڕوبەڕبوونەوەی لیشمانیاشمان کردووە کە چەندین کەیسە بووە ئەو کاتە هێزەکانی پێشمەرگە لە خوارەوە بوون نەخۆشی لیشمانیا بڵاوەتەوە ئێمە چارەسەرمان کردو کۆنتترۆلیشمان کردەوە بێ ئەوەی کە ڕاگەاندنیشیوە بکەین بەس پێمان خۆش بوو ئەم ئامارانە بە ئێوە بە خەڵکیش ڕابگەین هیوای نەورۆزێکی خۆش لە هەموو هەرێمی کوردستان هیوادار هەموو کەس سەلامەت بێ. زۆر سپاس.